ئەم جارەیان داعش بۆ لەناوبردن و سڕینەوەی شوێنەوەرە مێژوویەکانی عێراق لە بەکارهێنانی کوتەک و دڕێڵ تێپەڕی کردو. شۆفڵی بۆ خاپورکردنی دیارترین و گرنگترین شوێنەواری مێژووی دۆڵی ڕافیدەین بەکارهێنا کە ئەویش نەمرودە. نەمرود نەوەی پێغەمبەرە و بە 4 پشت دەچێتەوە سەری و بەر لە زیاتر لە 2000 ساڵ پێش زاین لەدایک بووە. نەمرود بۆ یەکەم جار لە تەوراتدا وەک پاشایەکی جەربەزە ناوبراوە کە بە بنیادنانی تاوەری بابل بانگەشەی خودایەتی دەکرد. ئەگەرچی لە قورئاندا ناوی نەمرود نەهاتووە، بەڵام شرۆفەکەرانی قورئان نەمرودیان بەو پادشایە ناوبردووە کە لە قورئاندا ناوی هاتووە و دژی بانگاوازەکەی ئیبراهیمی پێغەمبەر وەستاوەتەوە و فەرمانی سوتاندنی ئیبراهیمی داوە کە دواتر خوداوەند ڕزگاری کردووە. بەلای زۆرێک لە شارستانیەکان نەمرود هێمایەکە بۆ هێزی شەڕەنگێزی و ناویشی بە زۆرێک لە شوێنەوارەکانی دۆڵی ڕافیدەین بەسراوەتەوە. هەروەها چەند شوێنەوارێکی دیرین لە میزۆپۆتامیا بە ناوی ئەو ناونراون و ڕوبەری شارستانیەکەیش تا دۆڵی نیل فراوانی هەبووە. نەمرود یەکێکە لەو 4 پادشایی کە بانگەشەی خوایەتیان کردووە و لە خواوەند یاخی بوون، دەسەڵاتەکەشی 400 ساڵی خایاندووە. بەڵام پاشنیوەڕۆی ڕۆژی پێنجشەممە شاری نەمرودی ئاشووری لە مووسڵ کە مێژووی بوندیادنانی بۆ نزیکەی 4000 ساڵ دەگەڕێتەوە لەلایەن چەکدارانی داعشەوە وێرانکرا و سڕایەوە. شوێنەواری نەمرود کە دەکەوێتە باشووری مووسڵ و 30 کیلۆمەتر لێوەی دوورە، ڕێکخراوی یونسکۆ وەک میراتێکی جیهانی ناساندوویەتی و کارەکەی داعشیشی بە تاوانی جەنگ وەسف کرد. وێرانکردنیشی لە دوای هەفتەیەک دێت لە وێرانکردنی مۆزەخانی مووسڵ لەلایەن داعشەوە بە کوتەک و درێڵ. ئاشوورەکان وەک هێزێک لە باکووری ناوچەی دۆڵی ڕافیدەین واتە میزۆپۆتامیا دەرکەوتن کە ئێستا لە نێوان عێراق و تورکیا و سووریا هەڵکەوتووە. هەروەها نەمرود بۆ ماوەی 150 ساڵ پایتەختی ئاشووریەکان بووە. بۆ یەکەم جاری شوێنەواری شارستانیەکە لە ساڵی 1840دا لە ڕێگەی چەند شوێنەوارناسێکی ئەوروپیەوە ئاشکرا کرا کە بەشێک لە کۆشکی شاهانە و پەیکەر و کەلوپەل و پاشماوەی لەخۆگرتە بوو. لە دوای شکاندن و لە ناوبردنی شاری نەمرود و پاشماوە دیێرینەکانی مۆزەخانی مووسڵ لە ئێستادا داروپەردووی شوێنەواری شارستانێتی حەزەر لە پارێزگای نێنەوە مەترسی لە ناوچوون و وێرانکردنی لێ دەکرێت و پێدەچێت ببێتە کاری داهاتووی داعش بۆ لە ناوبردنی شوێنەوارە مێژوویەکان. حکوومەتی عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتیش دەستەوەستانن لە پاراستنی و مشتومڕی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵیش درێژەی هەیە. کاروان شێخ موحسین NRD